نوێترین توێژینەوەی هونەرمەند کاروان عومەر لە بواری سەمادا بڵاو دەکرێتەوە. ئەم توێژینەوەیە گۆڕانکاریە لە سروشتی جەستە و بزواندن و خێراکردنی سەما کە کارکردنە لە سەر جەستە و جەختکردنەوەیە لە ئێستەی بوونی جەستە. بۆ قسەکردنی زیاتر ڕاستەخۆ لەگەڵ مامۆستا کاروان قسە دەکەین. مامۆستا کاروان سڵاو لێبێ. سڵاو دەکتۆر سەوسەن خان. زۆر سپاس. مامۆستا کارکردن لە سەر جەستە و وزەی جەستە بۆ گرنگە؟ بەڵێ دیارە ئێمە کە ئەڵێن جەستەواتە جوڵە و ئەوەی ئێمە ئاگادارین لەم گردونەی ئێمە لە ژیانی ئێمە ژیان خۆی بەواتای جوڵەیە کە جوڵە نەما ژیان نامێنێ دیارە کە ئەڵێن جەستەیە سارد بۆتەوەواتە لە ژیانە نەماوە. لێرە ئەمە باسی چەند خاڵک بکەم بۆ ئەم توێژینەوەیە یاخود بابەتەکان. دیارە من جەستە وەک خێراکەرێکی بەرهەمهێنەرانە ئەبینم لە ڕێی سەماوە کە بتوانێت گۆڕانکاری بکات. گۆڕانکاری لەسەر ئاستی جەستە، لەسەر ئاستی کۆمەڵگا، لەسەر ئاستی مێژووی جەستە. هەروە بێتەوە هاوشێوەی ئەوەی کە چۆن ئامێرێک کارلێکە کیمیاویەکان خێرا ئەکاتەوە بە هەمان شێوە سەما وەک ئامێرێک لە ڕێی جوڵەوە وزە بەرهەمەهێنە، لە ڕێی وزەوە ئەتوانێت کاریگەری هەبێت بەسەر دەربڕینەکانی جەستەوە. دیارە ئێمە ئەڕۆینە سەر سەما وەک سەمایەکی شانۆیی یاخود سەمایەکی کە دەربڕینەکا بەجەستە. دیارە لێرەوە دیسانەوە کاریگەریەکی ئیلهام بەخشانەیە بۆ پێشکەوتن لە ڕێبازەکانی کاری کۆریۆگرافی سەمایە وەک چۆن گەشەیەکی قوڵە لە هۆشیاری جەستەیە ئەم توێژینەوەیە بەرەو ناسین و قوڵبوونەوە لە شوناسی جەستەیە تا ئاستی مێژووی جەستە و بژوتنەوەکانی جەستەوە شارستانیەتە کۆنەکان. دیارە بنەمای توێژینەوەکە لەسەر جەستەی خۆمەوە هەڵقوڵاوە لە کاتی وانەوتنەوە، لە کاتی پرۆڤەکردنی کۆریۆگرافیە. ئەوانەی لام دروست بووە وردە وردە گەیانومی بەم ئاستەکەواتە لە ڕێی ئەزمون و شارەزایی رێشخایەنەوە ئێستا گەشتوم بەوەی کە توێژینەوەیەک بکەم چۆن ئێمە بتوانین کاریگەریەکانی جەستە و وزە پێکەوە گرێ بدەین تاوەکو بتوانین سەما لە ئاستێکی پێشکەوتوترە، لە ئاستێکی باشترە بەرەو پێشبەری. مامۆستا بۆ ئەم توێژینەوەیەت بوویتە تەخاوەنی خەڵات. ئایا خەڵات بۆ هونەرمەند چ بەهایەکی هەیە و ئەو خەڵاتەش هیچ دام و دەستگایەک بۆ کە پێشکەشیان کردویت؟ بەڵێ سەرەتا ئەمێ باسی دام و دەستگاکە بکەم. لان دیزگیر هەیە دیارە گرنگی بەچی ئێن خەڵاتێکیان هەیە گرنگی بەوە ئەیەن بۆ ئەو هونەرمەندانی کە گەشتونەتە ئاستێک دوای ئەزمونێکی درێژخایەن یاخود شوناسێکیان بۆ خۆیان دروست کردووە. باشە ئەم خەڵاتە بۆ چییە؟ ئەمەی گرنگە من بێ ئەوەی باسیەوە بکەم بەهای خەڵاتەکە چییە دیارە لێرەوە دەرەکەوێت. ئەم خەڵاتە بۆ ئەوەیە بۆ هەندانە بۆ پێشکەوتنی هونەرمەندان. دیارە ئاگاداری نزیکەی 2000 هونەرمەند کراوەتەوە. لەم 2000 ئێمە نزیکەی 50 کەس ئەبین کە خەڵاتەکەمان وەرگرتووە. خەڵاتەکە چۆن دەستنیشان ئەکرێت؟ ئەم خەڵاتە هیچ پەیوەندی بەوە نییە ئایا تۆ کەسێ لەو دەستگایە ناسیت، پەیوەندی بەوە نییە تۆ ئێستا ئەبێ بەسەر بکرێتەوە، نە پەیوەندی بەوە نییە تۆ ئەبێ نازانم بە شێوە لە پەیوەندێکی کۆمەڵایەتی هەبێت و بیر لە تۆ بکەنەوە، نە ئەوەندەی تۆ بیسەلمێنیت کە گەشتویتە ئاستێکی باڵاتر لەوەی کە ساڵانی پێشوو هەتبووە و بە پرۆژەیەکیش داوای ئەو خەڵاتە ئەەکەی.
واتە بەڵێ ئەم خەڵاتە بۆ ئەوە نییە تۆ پاڵی لێ بێت و من خەڵاتم وەرگرتووە وتر لێرە ئەوەسم نە. ئەم خەڵاتە بۆ بەردەوامی زۆرترە بەڵێ و ئەوان سەیری پرۆژەکە دەکەن. ئایا ئەوەی تۆ کردوتە چۆن تۆی گەیانەوەتە ئەم پرۆژەیە باشە و کام پرۆژەیە لە ئاستی داهێنانە یاخود لە ئاستی پێویستیەکانایە تا ئاستی ئەوەی کە کەس پێش تۆ دەستی بۆ نەبردو ئەمانە هەڵەبژێرن بەڵێ بە کورتی ئەمێ بەهایی بەڵێ خەڵاتەکە. مامۆستا هونەرمەند ئەبێت توێژەر بێت یان جێبەجێکار و بەڕێستان توێژەرن یا جێبەجێکارن. بەڵێ لێرە ئەم پرسیارە بەڕاستی زۆر لایەن ئەگرێتەوە. ئێمە بڵێت و نەڵێن هونەرمەندمان هەیە خۆی بەڕیاریا و جێبەجێکار بێت واتە لێپرسراوەتی ئیش ناگرێتە ئەستۆ ئەوەندەی ئەوەی پێی ئەوترێ ئەیکا هونەرمەندمان هەیە نە دیارە یەت توێژینەوە ئەگەر لەسەر شانۆیە ئەگەر لە بواری شێوەکاریە لە موسیک یاخود فیلم یاخود هەتا ئەدەبیش نووسەرەکان نووسەر هەیە بە شێوەی ئیشەکە ئەوێ جێپەنجەی خۆی بەجێ بێڵە بەڵام لێرە ئەمێ بچمە سەر بابەتی توێژینەوە. هونەرمەندی توێژەر ئەوێت لە دوای ئەو کارە هونەریە با بڵێن هینێک ئەزمونێک بەجێ بێڵێت تا دواتر ئەوانی تر بێن لە سەری ئیش بکەن یاخود سوودمەند بێ بۆ ئەوانی تر هونەرمەندی جێبەجێکار شتێکی کردووە بەس جێبەجێکار بووە لە دوای ئەو ئەتر لی بپرسی ئیشەکە چۆن بۆ بەرەوچۆ ڕۆشتووە کێشەیەکی گەورەی نییە دیارە من لەو لایەنی جێبەجێکاریانە نیم و لەگەڵیشیانیم بەڵام هونەرمەند ئازادە خۆی چۆن بڕیارەیە ئەگەر بینە سەر ئەوەی لە شانۆیە باسیکەین بۆ منە تۆ دقێکە هەیە هەیە ئەڵە من دقەکە خۆ پێشکەشەکەمەوە باشە بەڵام ئێمە کاری دراماتورجی کە لە سەرەتای سەدەی بیستەمەوە سەری هەڵداوکەیسە زۆر بە قوڵی ئیشی تیاکرێ جەخت لەوە ئەکاتەوە خەونی تۆ لەو دقات چۆن دەری ئەهێنی ئەوەی تۆ ئەتەوێت چی بەرهەمهێنی کەواتە لێرەوەیە هونەرمەند ئایا جێبەجێکارە یاخود توێژەرە دیارە توێژەر داهێنەریشە جێبەجێکار ئەو شتە ئەکاکە هەیە کە هیچ سنوورێکی ئەو دقەی لە بەرەسیاتی فراوانی ناکات. مامۆستاگیان سپاس کە ڕاستەوە خۆ لەگەڵمان بووی. زۆر سپاس سەوزان خان کاتێکی خۆش.